ڕێکخراوی تەندروستی جیهانی داوای لە هەموو وڵاتانی جیهان کرد و بەرهێنانەکانیان لە بواری تەندروستی دەرونیدا زیاد بکەن. دەڵێت لە وڵاتانی قەیراناویدا لە هەر 5 کەسێک یەکێکیان بەهۆی نەخۆشیەکی دەرونیەوە دەناڵێنێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاندووە بە پێی توێژینەوەیکی فراوان کە نزیکەی 2 دەی خایاندووە نزیکەی 1 ملیار کەس لە جیهاندا بەدەست جۆرێک لە تێکچوونی دەرونیەوە دەناڵێنن بە دیاریکراویش بەهۆی پەتای کۆرۆناوە و بە تایبەتی لە ساڵی یەکەمی بڵاوبوونەوەی پەتاکەدا ڕێژەی خەمۆکی و دڵەڕاوکێ لە سەدا 25 زیادی کردووە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاشی گەیاندووە لەگەڵ زیادبوونی ئامارەکاندا و بەرهێنان بۆ ڕێگری لە زیادبوونی ئامارەکانی تێکچوونی تەندروستی دەرونی زیادبوونی بەخۆیەوە نەبینیوە، چونکە تەنیا لە سەدا 2 بودجەی تەندروستی نیشتیمانی و کەمتر لە سەدا 1 کۆی هاوکارێ نێودەوڵەتیەکان بۆ کەرتی تەندروستی دەرونی تەرخان کراوە. مارک ڤان ئۆمێرن لە بەشی تەندروستی دەرونی لە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند ئەم ژمارانە زۆر کەمن، بەڵکو لە هەر 8 کەس لە جیهاندا یەکێکیان بەدەست نەخۆشیێکی دەرونیەوە دەناڵێنێت. زیاتر لەوەش مارک ڤان ئۆمێرن دەڵێت ئەم دۆخە بۆ ئەو کەسانەش خراپترە کە لە ناوچە جێناکۆکەکان و ناوچە قەیراناویەکاندا دەژین کە مەزەندە دەکرێت لە هەر 5 کەس یەکێکیان تووشی کێشەی تەندروستی دەرونی دەبێت. دەژڵێت ئەو کەسانی پێشتر کێشەی تەندروستی دەرونیان هەبووە بەهۆی توشبوونیان بە پەتای کۆرۆنا و دواتریش مانەوەی لێکەوتەکانی زیاتر کاریگەری و فشاری دەرونیان لەسەر هەبووە. راپۆرتی جیهانی تەندروستی دەرونی تیشکی خستە سەر جیاوازیە بەرفراوانەکانی نێوان وڵاتان لە ڕووی دەست ڕاگەیشتن بە چاودێری تەندروستی دەرونی لە کاتێکدا زیاتر لە سەدا 70 ئەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە لە وڵاتانی داهات بەرز چارەسەر وەردەگرن. بەڵام ڕێژەکە لە وڵاتانی کەم داهات جیاوازترە و تەنیا لە سەدا 12 توشبوانی نەخۆشی دەرونی چارەسەر وەردەگرن. ڤان ئۆمێرن لە بەشی تەندروستی دەرونی لە ڕێکخراوی تەندروستی جیهانی تیژک دەخاتە سەر ئەوەی حاڵەتەکانی نەخۆشی دەرونی لە زۆرێک لە وڵاتانی جیهان ئامارەکانی هەوڵدان بۆ خۆکوشتنی بەرز کردووەتەوە و ڕایگەاندووە لە هەر 20 هەوڵی خۆکوشتن یەکێکیان بە مردن کۆتایی دێت، خۆکوشتنیش هۆکاری زیاتر لە سەدا 1 مردنە لە جیهاندا. هاوکات تێدرۆس ئەدهانۆم گیبریسۆس بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە بەیاننامەیەکدا وتی و بەرهێنان لە بواری تەندروستی دەرونیدا و بەرهێنانێکە بۆ ژیانێکی باشتر و داهاتوو بۆ هەمووان لە کاتێکدا ئەمە بە کەمی دەبینین.